إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. مسلمان بەڕێزەکان، یەکێکی تر لە صفاتەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم کە ئەمڕۆ باسی لەسەرەکەین ئەمانەتە، واتە دەستپاکی. طبعا لەو زنجیرە باسەی کە باس لە باشترین سەرمەشقەکەین کە پێغەمبەرە صلى الله عليه وسلم. ئەمانەت واتە دەستپاکی لە گرنگترین ئەخلاقەکانی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خۆیان لێبێ. لە سوورەتی شوعەرا خوای تەعالا باسی پێغەمبەر نوحمان بۆکە، پێغەمبەر هود، پێغەمبەر ساڵح، پێغەمبەر لوط، پێغەمبەر شوعەیب، هەمویان کە باسییانەکە خوای تەعالا ئەفەرمێ ئینی لەکم ڕەسوول ئەمین. یعنی هەموو پێغەمبەرێک لەو پێغەمبەرانە باسی ئەواکەن کەوا ئەوان پێغەمبەرێکی دەستپاک و ئەمینن. صفەتی ئەمانەت خوای تەعالا لە زۆر شوێنی قورئانە ئاماژەی پێەکا. باسی بەنی ئیسرائیلمان بۆ ئەکا خوای تەعالا فەرمێ قەومانێک هەیەن لە بەنی ئیسرائیل ئەگەر ئەمانەتی 1 دیناریان پێ بکەی خیانەتی لێکن، 1 دینار. بەڵام کەسانێکیشیان هەیە ئەگەر 1 کێو ئاڵتوت بە ئەمانەت بخەیتە لای ئەیباتە سەر. یعنی باسی ئەوەکە کە هەموو قەومێ باشی تایە و خراپیشی تایە. خوای تەعالا فەرمێ من ئەهل الكتاب من إن تأمنه بقنطار، قنطار يعني 1 کێو ئاڵتون، يؤديه إليك، يعني بجواني أدائك أمانتك باريزي. ومنهم من إن تأمنه بدينار لا يؤديه إليك. إذا أمانت شم قرنقا خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەمرەکا کە ئەمانەت لە هەموو خەڵکیە هەبێ، ئەوەی کە مسلمانە، چجا پێغەمبەران و پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم. لە صفاتی ئیمانداران خوای تەعالا لە سوورەتی مؤمنون کە باسی ئەوە ئەکا خوای تەعالا فەرمێ قەد ئەفلەح المؤمنون، بەڕاستی ئیمانداران سەرفراز بوون. کێن ئیمانداران؟ خوای تەعالا فەرمێ والذین هم لأماناتهم وعهدهم راعون، ئەوانەی کە پارێزگاری لە ئەمانەت و لە پەیمان ئەکەن. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم حدیثەکە ئیمامی بوخاری ئەگەڕێتەوە لە ئەبو هورەیرەوە ئەفەرمێ لە خزمەتی پێغەمبەرا دانیشتە بووین صلی الله عليه وسلم، کابرایەک هاتە ژوورەوە وتی پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم، وتی متى الساعة، قیامەت کەیە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام بوو لەسەر وتارەکەی، وەڵامی نەدایەوە. ئیتر ئێمە ئەڵێ لە دڵمانە وتمان لەوانەیە نەیبیست بێ، هەنێکیشمان وتمان بەخوا لەوانەیە حەزی نەکرد بێ جواب بهاتەوە. ئەڵێ تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتارەکەی تەواو کرد، دوای ئەوەی وتارەکەی تەواو کرد فەرمووی ئەوە کێ بوو پرسیاری کرد؟ وتی قیامەت کەیە؟ کابرایش وتی ها ئەنا یا ڕەسوول الله، وتی ئەمە منم ئەی پێغەمبەری خوا. فەرمووی إذا ضيعت الأمانة فانتظر الساعة، فەرمووی هەر کاتێ ئەمانەت فەوتیا چاوەڕوانی قیامەتکە. وتیان کابرا وتی ئەی کەی ئەفەوتێ؟ يعني حەزەکە کابرا جوانتر لە مەوزوعەکە تێبگا. وتی ئەی کەی ئەمانەت ئەفەوتێ؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة، هەر کاتێ کاروباری خەڵک دریاوە دەست کەسانێک و شایستە نەبن چاوەڕوانی قیامەتکە. یعنی هەر کاتێ خەڵکانێکی نائەهل بوون بە کاربەدەست، کەسێک کرا بە مدیری مەدرسە شایستە نەبێ، کەسێک کرا بە محافظ و مدیر ناحیە شایستە نەبێ، کەسێک کرا بە وەزیر شایستە نەبێ،
کەسێکرا بە ڕئیس وزەرا شایستە نەبێ کەسێکرا بە ڕئیسی خەڵک شایستە نەبێ چاوەڕوانی قیامەت لە حەدیثێکی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جارم حەدیثەمان باز کردووە کە ئیمامی بوخاری و مسلم ئەیگێڕنەوە ئەفەرمێت چوار شتێ لە هەر کەسێکە هەبێ ئەوە منافقێکی تەواوە و هەر کەسێکیش یەک سیفەتی تیا بێ لەم سیفەتانە خوا پەنامان بدە ئەوە بەشێک لە منافقی تایە جا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم یەکەمیان ئەفەرمێ کەسێک ئەگەر ئەمانەتێ بخرێتە لای خیانەتی تیا بکە کەسێ ئەگەر قسەی کرد درۆی تیا بکە کەسێ ئەگەر پەیمانیدا نەیباتە سەر و غەدری تێ بکە کەسێکیش ئەگەر دەمەقاڵەی بوو لەگەڵ خەڵکە تا سەر ئێسقان گوێن فرۆش و دەمپیس و هیچی تیا نایەڵێت ئان خەڵکتان بینیوە کاتێ لەگەڵ کەسێکە ئەبێ بە مەشاکلی ئیتر ئەیباتە سەر ئێسقان شتێکی تیا نایەڵێتەوە یعنی وەکو چۆن بڵێ ئێژێ بەشی ئاشتی نایەڵێتەوە بە هیچ شێوازی ئەمانە صفاتی منافقین یەکێ لەوانە ئەمانەت پارێزی يعني ئەگەر نەی پاراست صفاتی منافقین لە حەدیثێکی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە يعني ئاەت و حەدیثەکان تر کۆتایی پێدێنین و ئەچینە سەر صفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو حەدیثی تر باسەکەم یەکیان ئیمامی ئەحمەد ئەگێڕێتەوە شێخ ئەلبانی ئەفەرمێ صحیحە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لا إيمان لمن لا أمانة له ولا دين لمن لا عهد له إيماني نییە کەسێ ئەمانەتی نەبێ يعني إيمان لأمانة واتە لە پاراستنی ئەمانەت واتە و دینیشی نییە کەسێ ئەگەر پەیمانی نەبردە سەر لە حەدیثێکی ترا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کە ئەویش هەر ئیمامی ئەحمەد ئەگێڕێتەوە و ئەلبانی ئەڵێ حەسەنە ئەفەرمێ چوار شت هەیە ئەگەر تیاتە هەبوو ئیتر خەفەت مەخۆ هەرچی لە دنیا لە دەست چوو بێ خەفەتی بۆ مەخۆ یعنی تۆ مهمترین چشتت هەیە یەک پاراستنی ئەمانەت ئەگەر ئینسان ئەمانەت پارێز بوو دەستپاک بوو ئیتر گوێمە دەرێ پارەت لە دەست چووە سەیارەت نییە ماڵت نییە ئەوە مهمترین چشتە لە ئینسانە دوو ڕاستگۆیی ئەگەر زمانت ڕاستگۆ بوو خەفەت بۆ هیچی تر مەخۆ سێ ئەخلاق جوانی چوار نان حەڵاڵی ئەگەر نانت حەڵاڵ بوو ئەگەر کاسبێکەت حەڵاڵ بوو ئەم چوار سیفەتە لە هەر کەسێکە هەبێ خەفەت بۆ شتی تر نەخوا ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سیفەتی ئەمانەتەی بە کامل تیا بوو لە هەموو کەس ئەمینتر بووە حتا پێشی پێغەمبەرایەتیش لە پێشی پێغەمبەرایەتیشە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو قەومەکەیە بە ئەمین ناوی دەرکرد بوو لە ساڵی 35 تەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەعبە لافاوێک لێیدا خەریک بوو بیڕۆخێنێ بۆیە خەڵکی مەکە بڕیاریاندا کەعبە جارێتر بینا بکەنەوە کاتێ بینایان کردەوە جارێکی تر عەشرەتەکانی مەکە بوو بە کێشەیان لەسەر دانانی بەردەڕەشەکە لە شوێنی خۆیان بوو بە کێشەیان ئەمانە یانوت ئەم شەرەفە ئێمە ئەبێ بەجێی بێنین ئەوی تریان ئەیوت ئێمە ئەم شەرەفە بەجێ ئەهێنین تقریبا ماوەیەک ئەم کێشە مایەوە چەند شەوێک دوای ئەوە قەراریان گەیشتە ئەوەی کە سبەی ڕئیس عەشرەتەکان لە بین خۆیانە بەبێ ئەوەی کەس بزانێ بچن لە لای کەعبەیان ڕابوەستن یەکەم کەس کە لە دەرگای فڵانەوە هاتە ژوورەوە ئەوە ئەکەن بە حەکەم یەکەم کەس کێ هاتە ژوورەوە لە فڵان دەرگاوە ئەوە ئەکەن بە حەکەم لە بینیانە ئەم کێشە حەلکە کاتێک چوون لەوێ ڕاوەستان یەکەم کەس کە لەو دەرگا هاتە ژوورەوە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم هێشتا نەبووتە پێغەمبەر 5 ساڵ پێشی پێغەمبەرایەتی یەکەم کەس کە هاتە ژوورەوە محەممەد بوو بۆیە هەمویان بە یەک دەنگوتیان محەممەدی ئەمین هات هەمومان پێی ڕازین جا کردیان بە حەکەم پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم عاباکەی لە شانی خۆی داگرت ڕای خست بۆیان
بەدەستی مبارەکی خۆی بەردەڕەشەکەی خستە ناو عاباکەی پاشان فەرمووی هەر یەکێ چمکێکی هەڵگرێ هەر ڕئیس عەشرەتێ چمکەکان هەڵگرت و ئەمجا بەدەستی مبارەکی خۆی بەردەکەی خستە شوێنی خۆی. ئەو شەرەفە خوای تەعالا دای بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و مەبەستیشمان لەم بەسەر هاتە ئەوە بوو کە هەمویان بە یەک دەموتیان محەممەدی ئەمینە هەمومان پێی ڕازین چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانەت پارێزێکی تەواو بوو پێشی پێغەمبەرایەتیش و قەتیش پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ کەسێکی لەبەر خاتر خزمایەتی لەبەر خاتر عەشرەتایەتی لەبەر خاتر قەومایەتی نەداوە بەسەر خەڵکی ترە هەر بەر لە پێغەمبەرایەتیش جا ئەبێ ئاگامان لەوە بێ لە کاتی پێغەمبەرایەتیە صلی الله عليه وسلم لە پاش کۆچکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەدینە ئیمامی عەلی کرا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردی بە والی لەسەر یەمەن ئیمامی عەلیش پارچە ئاڵتونێکی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردەوە پارچەیە ئاڵتون گەورە پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم ئەو پارچە ئاڵتونەی کرد بە چوار بەشەوە بەشێکی دا بە عویەینەی کوڕی بەدر بەشێکی دا بە ئەقرەعی کوڕی حابس بەشێکیشی دا بە زەید الخەیل بەشەکەی ترشی یا دا بە عەلقەمە یا دا بە عامری کوڕی توفەیل دای بە چوار کەس کابرایەک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەنسار وتی وەڵاهی ئێمە ئەحەقتر بووین لەم ڕئیس عەشرەتانە کە محەممەد یا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئاڵتونەی پێدا ئەبوو ئەویدا بە ئێمە جا خەبەرەکە گەیشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی ألا تأمنوني وأنا أمين من في السماء يأتيني خبر السماء صباحا ومساء إمام بخاري وإمام مسلم يقرنوا فرموي طبعا لفظك هي بخارية فرموي ايوه تأمين ايوه يعني من بأميني خوتا نازانا يعني قناعتان وانية كمن أمين بم لسر هرشتي كخوا بي سبارد بيتم يعني مقصد اويك من ام كارك اي كم كاري خوم نية اما خوا يعني امري بيكردون بمشي وازب كم بود الراقرتني او رئيس عشرتانا تاوكو اگر بهوي اوانا وخلقك زور ايمان ديني ألا تأمنوني يعني ايوا تأمينين لمن ومن وأنا أمين من في السماء من أميني دسباكي أو ذاتم كلا آسمانة كالله يأتيني خبر السماء صباحا ومساء بيانيانو إيواران من وحي بودي للعاني خواهو إيوا تأمين تانية لسر من مقصد ليرة أويك بيغمرة فرمي صلى الله عليه وسلم وأنا أمين من في السماء طبعا صحابة كان ستاسط سقيان بأمانتي بيغمرة هي صلى الله عليه وسلم بلام أيتر بشرة جاري واهية تو كسيك زور خوشوي زورش سقط بيه بلام لموضوعك بخد قصيك كي قصية لذا ما درسي يتر أو قصة بيه بمال بصرتو هيك كتر لو موقفانيك لسيري بيغمرة هاتوها صلى الله عليه وسلم بيشي پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەر لە 25 ساڵی خەبەری دەستپاکێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تجارەتکردن و بازرگانیە ئەگا بەکێ ئەگا بە خەدیجەی کچی خۆیلد خەدیجە ئافرەتێکی بازرگان بوو ماڵێکی زۆری هەبوو تجارەتی پێکرد ئەیدا بەدەستی هەر کەسێکەوە چونکە خۆی لەگەڵانە ئەڕۆیشت نەوعێک لە كم ترخمي نوعك لخيانات لا فيل تقريبا اي بيني لزوربي خلق خبري بيست كابرايك يا جنجك يا محمد ناوى زور دسباكا زور امينه بويا ام تجارة بازرگانيي خوي اسبيري بمحمد ولقل شيا غلامك انيرنا ميسريه لقل يا انيري بو بازرگاني كبيغمر صلى الله عليه وسلم اشيت شامو اقريتوا بەدەستکەوتێکی زۆرەوە ئەگەڕێتەوە
کە چەند قات جیاوازە لەگەڵ ئەوانەی کە ئەم ناردوونێتی پێشووتر زۆر معجبە بێ بانگی مەیسەرە ئەکا و پرسیاری لێکا پرسیاری محەممەدی لێکە ئەڵێ ئەم کابرایە چۆنە هەر لێرۆ کە دەرچوونە بۆم باس بکە تا گەڕاونەتەوە ئەویش باسی بۆ خەدیجە ئەکا بە جوانی خەدیجە زۆر معجب ئەبێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە لە ساڵی وەکو عەرزم کردن کە تەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هێشتا تازە گەشت بۆ 25 ساڵ هێشتا 15 ساڵی دوای ئەوە بێ بە پێغەمبەر بۆیە خەدیجە زۆر معجب ئەبێ و ئەو دەست پێشخەری ئەکا کەوا شوو بکاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ معلوماتتان خەدیجە ئافرەتێک بووە زۆربەی پیا و معقولانی مەککە داوایان کردو و شووی پیان ناکرد بەڵام لێرە خۆی دەست پێشخەری ئەکا و داوا ئەکا کە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێشەوەی ببێ بە پێغەمبەر کەوا خوازبێنی بکە ئەم شووی پێەکە و خەدیجە ئەبێ بە هاوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا وەکو ئەبێ بە پێغەمبەر یعنی 15 ساڵتر ئەخایەنێ لەگەڵ پێغەمبەرە ئەژێ و چەندین مناڵی ئەبێ کوڕ و کچی لێ ئەبێ و ژیانێکی زۆر بەختەوەرانە بەیەکەوە ئەبەنە سەر و پاش پێغەمبەرایەتیش تقریبا تا ساڵی دەی پێغەمبەرایەتی لەگەڵ پێغەمبەرە ئەژێ يعني تقريبا نزيكي ب25 ساڵ لەگەڵ پێغەمبەر ئاژێ خەدیجە پێغەمبەر صلی الله عليه وسلم ژنی تر نایەنێتە سەری لەو ماوەیە کە لەگەڵی ئاژێ پاش وەفاتیشی ئەو ساڵەی کە خەدیجە وەفاتەکە خەدیجە و ئەبوو طالب لە 1 ساڵە وەفاتەکەن ئەبێ بە عامی حزن بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پاش ئەوەش تا 3 ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژن ناهێنێ پاشان ژنی تر دێنێ طبعا زۆری لێکن يعني لە 53 ساڵان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژنی دووهەم دێنێ ئەویش پاش وەفاتی خەدیجە طبعا لەم بەسەرهاتەشەوە ئەومان بۆ دەرەکەوێ کە خەدیجە هەستی بە دەستپاکی محەممەد کردو هەر لە گەنجێتیە بۆیە تجارەتەکەی پێسپارد و پاشان داواشی لێ کرد کە بیخوازێ دوێنێ باسی بەسەرهاتێکمان کردوتمان ئەبوو سوفیان پاشای ڕۆم کە هیرەقل بوو بانگی ئەکات بۆ پرسیارکردن لەبارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاش ئەوەی نامەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ئەگات ئەویش هەندێک پرسیاری لێ ئەکات و بڕێ خەڵکیش هەر خەڵکی مەکە لە پشتیەوە ڕاوەستاون پێیان ئەڵێ ئەگەر درۆی کرد لە وەڵامدانەوەیە ئێوە ڕاستیەکانم پێ بڵێن جا ئەبوو سوفیان لە ترسی ئەوەیە کە ئەوان نەیخەنە درۆوە ڕاستی مەوزوعەکانی باسە کرد یەکێ لەو پرسیارانە کە هیرەقل لە ئەبوو سوفیان کردی وتی ئەم محەممەدە ئەمری چیتان پێکە یعنی چی هێناوە کە ئەڵێ پێغەمبەرم چی پەیامێکی پێ ئەویش وتی پەیامی ئەوەیە کە ئێمە خوا بپەرستین شەریکی بۆ قەرار نەدەین و ئەمرمان پێکات کە لە ڕێبازی باوباپیرانمان لا بدەین کە ئەوان شەریکیان بۆ خوا قەرار ئەدا و ئەمرمان پێکات بە نوێشکردن و بە ڕاستگۆیی و بە داوێن پاکی و بە جێهێنانی وەفا یعنی عەهد وەفاکردن بە عەهد و پاراستنی ئەمانەت یعنی دەستپاکی لە ئەمانەتە جا لە ئەخیرە هیرەقل کە کابرایەکی مەسیحی بوو یعنی لەسەر دینی با بڵێن نەسرانیەت بوو ئەو دینەی کە ئەوان ئەڵێن دینی عیسایە عەلەیهی السەلام کە گۆڕانکاری تیا بووە یعنی ئەهلی کتاب بوو ئەنجیل و تەوراتی خوێندبووە شارەزایەکی تەواوی هەبوو بۆیە وتی هیرەقل دوای ئەوەی کە پرسیارەکانی کرد لە ئەبوو سوفیان و وەڵامەکانی وەرگرتەوە وتی ئەمە سیفەتی پێغەمبەرانە وتی ئەمەی تۆ باسیەکەی سیفاتی پێغەمبەرەکانە یعنی یەکێ لەو شتانەی کە ئەبوو سوفیان وتی ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای کردووە ئەمانەت بگاتە شوێنی خۆی و هەر دوێنێش عەرزی ئەوەمان کردن لە باسی ڕاستگۆیی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتم زۆرینەی ئەهلی مەککە ئەمانەتەکانیان ئەخستە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیانی ئەپاراست لە پێش پێغەمبەرایەتی و لە پاش پێغەمبەرایەتیش حتا 13 ساڵ لە مەککەیە کە پێغەمبەر عەزاب ئەدریا ئازار ئەدریا لەلایەنی ئەو کافرانەوە بەڵام ئەمانەتەکانیان لەلای ئەو بوو
بۆیان پاراست و پاش ئەوەی کە کۆچی کرد نەیوت بە ئەم ئەمانەتانە لەگەڵ خۆما ببەم ئەمانە کافرن من دەربەدەرەکەن سەحابەکانمیان کوشت ئازارمانیاندا با من ئەم پارانە لەگەڵ خۆما ببەم ئەوە ئێمە بۆیان یەکسەر ئاوا بیرمانە کردەوە عیسە خەڵکێکەیە لە ئەوروپا ئەڕوا بەناوی طبعا بەناوی ئەوە پارەی ئەوروپا حەڵاڵە ئەڕوا دزیەکە لە بەنقی ئەوروپا و بەناوی دینەوە یعنی زۆر کەسەیە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیکرد بەڵکو علی لە شوێنەکەی خۆی دانا وتی لە شوێنەکەی منا بخەوە پاشان ئەمری پێکرد هەرچی ئەمانەت هەیە طبعا علی لە شوێن خۆیان دانا زۆریش مەوزوعەکە خەتەر بوو یعنی احتیمالات هەبوو بکوژرێ لەگەڵ ئەوەی شا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داینا و ئەمری پێکرد هەرچی ئەمانەت هەیە بیگەڕێنێتەوە بیداتە خاوەنەکانی ئەمەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەیە ئەمانەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أدى الأمانة ئەم ئەمانەتی دینداریەتیە ئەم تەبلیغی ڕسالەتە بەجوانی گەیاندوێتی أدى الأمانة وبلغ الرسالة پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خیانەتی نەکردووە آخر شتیش لە حەجی ماڵ ئاواییە پێش وەفاتی بە چەند ماوەیەکی کەم یعنی بە هەنی عولەما ئەڵێن بە 80 ڕۆژ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خەڵکەکەی ئەوت دوای ئەوەی کە هەندێک قسەی بۆ کردن فەرمووی خەڵکینە گەیاندم یعنی پەیامی خوام گەیاند ئەو خەڵکانەی وتیان بەڵێ گەیاندت جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی ئەوان ئەیانوت گەیاندت یعنی ئەمانەتەکەی خوات گەیاند پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوایە کردو ئەی فەرموو خوایە شایەت بە ئەوە ئەمانە خۆیان شایەتی ئەدەن کە من گەیاندم پەیامی خوام گەیاند وەکو خۆی بەبێ نوقسانی بەبێ کەم و کورتی داواکارم لە خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە لە ئەمانەتی پێغەمبەر و پێغەمبەرانەوە ئێمەش پشکێکمان بەر بکەوێ و دەستپاک و ئەمین بین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت هیدایەتمان بدەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە عەفومان بکەی لە بەڵاو موسیبەت بە دوورمان بگری ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە هیدایەتی گەنجە جوانەکانمان بدەی هیدایەتی ماڵ و مناڵمان بدەی ڕەحم بە دایک و باوک و کەس و کارمان بکەی یا ربی طاعات و عبادتی مانگی رمضان مالی قبول بکی روزوکان مالی قبول بکی شونیوجی و تراویحکان مالی قبول بکی یا رب العالمین خواه دعاکان مالی قبول بکی آمین آمین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين